إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. مسلمان بەڕێزەکان، دەستگیرە باسەکانی پێغەمبەرناسیە. ئەمڕۆ باسی ئەولادەکانی پێغەمبەری خوا ئەکەین صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا چەند مناڵی بووە، پاشان ئینشاء الله ئەگەر خوا یار بێ لە هەفتەی داهاتووە باسی شێوازی معاملەکردن و هەڵسوکەوتی پێغەمبەری خوا ئەکەین صلی الله عليه وسلم لەگەڵ مناڵەکانی، لەگەڵ ئەولادەکانی. بڕێزانم، ولد للنبي صلى الله عليه وسلم 7 من الأولاد، 4 من الإناث و3 من الذكور. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لەوەی کە مەشهورە زۆربەی زانایان لەسەرین ئەوەیە کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم 7 مناڵی هەبووە لە ژیانیا. دیارە 4یان کچ بوون و 3یانیشیان کوڕ بوون. کچەکانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم گەورەکانیان یان لە گەورەکەیان و دەستی پێ ئەکەین بەنات الرسول صلى الله عليه وسلم ئەکبەرهن زەینەب، کە زەینەب کچە گەورەی پێغەمبەر بووە صلى الله عليه وسلم لە خاتو خەدیجە. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم 6 مناڵ لە مناڵەکانی لە خەدیجە بووە. 6 مناڵ لە مناڵەکانی لە خەدیجە بووە، 4 کچ، 2 کوڕ و 1 کوڕی تریشی لە ماریە بووە و لە باقی ژنەکانی تر مناڵی نەبووە. زەینەب مناڵە گەورەی پێغەمبەر بوو صلى الله عليه وسلم. پێشی ئیسلام شووی کردوتە، یعنی پێش ئەوەی وحی بۆ پێغەمبەر بێ صلى الله عليه وسلم، پێش پێغەمبەرایەتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، شووی کردوتە ئەبی العاسی کوڕی ڕەبیع کە خزمی خۆی بووە و خاڵۆزای خۆی بووە. پاش ئەوەی کە پێغەمبەری خوا ئەبێ بە پێغەمبەر ڕازی نابێ تەلاقی بدا، وەکو کوڕەکانی ئەبو لەهەب نەبوو کە 2 کچی پێغەمبەریان صلى الله عليه وسلم مارە بڕی بوو. کاتێک کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بووە پێغەمبەر، ئەبو لەهەبی باوکیان ئەمری پیان کرد و داوای لیان کرد هەردووگیان تەلاقدا، یعنی هەردوو کچەکەی پێغەمبەریان صلى الله عليه وسلم تەلاقدا. بەڵام ئەبی العاس تەلاقی نەدا، بەڵام ئەبی العاس خۆی لەسەر مشریکی و بێباوەڕی مایەوە هەتا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کۆچی کرد بۆ مەدینە. ئەو ڕازی نەبوو زەینەبی کچی پێغەمبەر صلى الله عليه وسلم بڕوات هیجرەت کا و کۆچ بکە بۆ مەدینە. بۆیە زەینەب لە لای مایەوە تا ساڵی 2 کۆچی کە جەنگی گەورە لە بینی مسلمانەکان و لە بینی مشریکەکانی قوڕەیشا ڕوویدا کە جەنگی بەدری کوبرا مەشهورە. لە جەنگی بەدرا ئەبی العاس بە ئەسیری بە دیلی ئەکەوێتە دەستی سوپای ئیسلام. ئەوە بوو بڕیار وابوو کە بە بەرامبەر ئەسیرەکان بەربدرێن، هەر یەکێ شتێک بدات، یعنی ئەوەی کە پارەی هەیە پارە و ئەوەشی کە پارەی نییە مسلمانان فێری خوێنەواری بکات. ئەبی العاس
زەینەبی ژنی کە کچی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم لە مەککەوە ملوانکەکەی خۆی نارد وەکو لەباتی ئەوەی کەوا ئەبوالعاص بەربدرێ، بەڵام مسلمانان ئەبوالعاصیان بەردا لەبەر خاتری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و لەبەر خاتری کچەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەبێ بەرامبەر. بەڵام مەرجی پێغەمبەر لەسەر ئەبوالعاص ئەوە بوو کەوا مەجالی زەینەب بدا کۆچ بکە بۆ مەدینە بۆ لای باوکی بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەویش مەرجەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەجێ هێناو ئەوە بوو لە ساڵی دوی کۆچی زەینەب گەیشتە مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەڵام زەینەب شووی نەکرد لە پاشی ئەوەی کە کۆچی کرد و هەر چاوەڕوانی ئەبوالعاص بوو کە ئیمان بێنێ تا لە سەردەمێک لە سەردەمەکانە لە پاش ئەوە ڕۆژێکیان ئەبوالعاص تجارەتی بۆ قوڕیش ئەکرد، یعنی قافڵەیەکی تجارەت و بازرگانی پێبوو، کەوتە بەر هێڕشی سریەیەکی مسلمانان، قافڵەکەیان گرت، ئەبوالعاص خۆی دەرباز بوو و خۆی گەیاندە مەدینە و خۆی گەیاندە ماڵی زەینەبی خێزانی و پەنای پێبرد و لە ئیسلامیشە هەر کەسێ پەنا بە یەکێک ببا داڵدە بە یەکێ بدا داڵدەی ئەدرێ با کافریش بێ، بۆیە زەینەب داڵدەی دا و لە نوێژی بەیانیە بۆ مسلمانان باسی کرد کەوا من داڵدەی ئەبوالعاصی مێردمم داوە، مسلمانانیش داڵدەیان دا و مەجالیان پێدا و حتا تەنانەت ئەوەیشی کە گیرا بوو لە قافڵەکە پێیان دایەوە و کابرا ڕۆیشتەوە بۆ مەککە، کە ڕۆیشتەوە بۆ مەککە و تجارەتەکەی پێیان دایەوە بە بەشریکەکان، وتی ئەوە من پارەکەتانم هێنایەوە بە سەلامەتی، ماڵەکەتانم هێنایەوە بە سەلامەتی، و هەر لەوەیە شایەتمانی هێنا و بوو بە مسلمان، شایەتمانی هێنا لە لای مشریکەکانە لە مەککە و بوو بە مسلمان و هات کۆچی کرد بۆ مەدینە و هات بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوایش زەینەبی خێزانی زەینەبی کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خێزانی ئەبوالعاص بوو بۆی گەڕاندەوە. زەینەب لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وفات ئەکات و مناڵێکی ئەبێ کچێکی ئەبێ کە ئومامەیە، ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی خاتە باوشی خۆی و ئەیگرێتە کۆری خۆیەوە، لە کاتی نوێشکردنە ئەیگرێتە کۆری خۆیەوە. لە حەدیثی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم کەوا پێغەمبەری خوا ئومامەی کچی زەینەبی کچی گردۆتە باوشەوە لە کاتی نوێژە. ئەمە کچی یەکەمی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم زەینەب. کچی دووەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوقەیەیە، ئەویش کچی دووهەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ڕوقەیەش لەگەڵ ئەبو کەلثومە کە کچی سێمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەردوویان مارە ئەبڕێن لەلایەن دوو کوڕی ئەبوو لەهەبەوە، پاش دابەزینی سوورەتی تەبەت یەدا ئەبی لەهەب، ئەبی لەهەب ئەمرەکە بە هەردوو کوڕەکەی کچەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەلاق بدەن، ئەوانیش هەردیان تەلاق ئەدەن. لە پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوقیە لە عوثمانی کوڕی عفان مارە ئەکات و ئەبێ بە خێزان و هاوسەری عوسمانی کوڕی عفان و لەگەڵ عوسمانە کۆچ ئەکەن ئەڕۆن بۆ حەبەشە لەگەڵ ئەو مسلمانانەی کە کۆچیان کرد بۆ حەبەشە. پاشان کە ئەگەڕێنەوە کۆچیش ئەکەن بۆ مەدینە، بۆیە یەکەم ئافرەتێک کە ناوی دەرکرد بە دوو جار کۆچی کردو لە پێناوی خوایە ڕوقیەی کچی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم و خێزانی عوثمانی کوڕی عفانە. لە کاتی جەنگی بەدرا پێش ئەوەی سوپای ئیسلام دەرچێ ڕوقیە نەخۆش ئەکەوێ و عوسمان ئەمێنێتەوە بەسەر ڕوقیەوە، ناڕوا لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ غەزای بەدر. پێش ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە غەزاکە بگەڕێتەوە ڕوقیە وەفاتەکا و ئەنێژرێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دێتە سەر قەبرەکەی. ئەوە کچی دووەمی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم. کچی سێمیشی کەلثوم بوو. پاش وفاتی ڕوقیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبینێ عوسمان زۆر بێتاقەتە، بۆیە مارە ئەبڕێ لە عوسمانی کوڕی عفان و ئەبێتە ژنی دووهەمی عوسمان. یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوو کچی لە عوسمان مارە کردووە، بۆیە عوسمان بە ذی النورین مەشهورە، واتە خاوەنی دوو نورەکە، یعنی دوو کچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خێزانی بووە. لە ساڵی هەشتی کۆچیش کەلثومیش وفات ئەکات. هەرسێ کچەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێشی فاتیمە وفاتیان کردووە لە ژیانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم.
و فاطمەی ئەمێنێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کچەکان و لە کوڕەکانی دوا مناری کە ئەمێنێتەوە فاتیمە ئەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. فاتیمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مارەی ئەبڕێ لە عەلی کوڕی ئەبی طالب، ئەبێ بە خێزانی ئیمامی عەلی و لە عەلی چەند مناڵێکی بێ لەوانە حەسەن و حوسەین کە لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتوونەتە دنیاوە، و هەروەها زەینەبیش و کەلثومیش، يعني زەینەبێکی تری ئەبێ، فاتیمە کچێکی بێ ناوێنا زەینەب و کچێکی تریشێ بێ ناوێنا کەلثوم. ئەمە ئەولادەکانی فاتیمە بوونە و لەنەوەی ئەوان ئێستا ئەهل بەیتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ماوە، يعني لەنەوەی فاتیمە کە مێردەکەی ئیمامی عەلیە، عەلی کوڕی ئەبی طالب ئامۆزای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سێ کوڕیشی ئەبێت، یەکەمیان قاسم، بەوەش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کونیەکەی ناوی ئەبول قاسمە یا ئەبەل قاسم. هەر سێم کوڕەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە مناڵی وفاتەکەن. قاسم تەمەنی 2 ساڵان وفاتەکە، ئیبراهیم یا پێش ئیبراهیم عەبدوڵڵاشی ئەبێت لە کاتی پێغەمبەرایەتیە، عەبدوڵڵاشی ئەبێ، عەبدوڵڵا کە مەشهورە بە الطاهیر یان بە طەیب مەشهورە، ئەویش هەر لە مناڵیە وفاتەکە، و ئیبراهیمیش کە لە ماریەی خێزانی بووە ئەویش هەر بە مناڵی لە تەمەنی 16 بۆ 17 مانگان وفاتەکە. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیبراهیمی زۆر خۆشویستووە، و تەنانەت لە حەدیثە هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ وفاتەکەی زۆر بێتاقەت ئەبێ، و ئەو حەدیثە مەشهورە لەو بارەیەوە هاتووە کە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی فەرموو ئین العین تدمع، واتا چاو بۆ فیراقی خۆشەویستان فرمێسکی پیا دێتە خوارەوە، و دڵانیش غەمبار ئەبن، ولا نقول إلا ما يرضي ربنا، وتشتك نالين إلا يعني هيج قسيك ناكين لدمان درشي إلا شتيك نبيك خوابي الرازية، وإنا بفراقك يا إبراهيم لمحزونون، وإما بفراقي تو أي إبراهيم زور غمبارين. بو پیغمبری خوا صلی الله عليه وسلم زور غمبار بفراقي إبراهيم كري. خۆشەویستەکانم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانیا ئەم مناڵانەی ئەبێ، 4 کچ 3 کوڕ، و ئێمە ئینشاء الله ئەگەر مقدر نەبێ باسی ئەوە شەکەین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن هەڵسوکەوتی لەگەڵ ماڵ و مناڵی خۆیان کردووە بۆ ئەوەی فێر بین ئێمەی مسلمان چۆن هەڵسوکەوت لەگەڵ ماڵ و مناڵی خۆمانە بکەین. بەڕاستی زۆر گرنگە، چونکە تا ئێستا زۆرێک لە مسلمانان بەڕاستی یان زیادە ڕەوی ئەکەن لە معاملەکردن و هەڵسوکەوتیانە لەگەڵ ماڵ و مناڵیانە یان لەگەڵ مناڵەکانیانە بە تایبەت، یان وەکو زۆر بەڕاستی ساردی ئەنوێنن، یعنی کۆمەڵێکی زۆر لە مسلمانان ساردیش ئەنوێنن لە معاملەکردنیان لەگەڵ مناڵەکانیانە. یعنی دوو جۆر لە مسلمانان هەیە، جگە لەوانەی کە کۆمەڵێکیش وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم معاملەکەن، بەڵام دوو جۆری تر هەن کە هەردوو جۆرەکە خراپن، کۆمەڵێک کە زیادە ڕەوی ئەکەن لە معاملەکردنیانە لەگەڵ مناڵەکانیانە، یعنی زۆر ئەدەم بەدەمی مناڵەکانیانەوە، حتا لە گوناحە، لە تاوانە، لە هەموو خراپەیەکە ئەمان هەرها لەگەڵ مناڵەکانیانە. بەڕاستی ئەوە دوورە لە صفاتی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم، و کۆمەڵێکی تریش هەن بەڕاستی زۆر سارد و سڕن، حەقی مناڵەکانیان نادەن، وەکو پێویست معاملە و هەڵسوکەوت لەگەڵ مناڵەکانیانە ناکەن. جا ئێمە ئەگەر مقدر نەبێ لە وتاری دەهاتوە باسی ئەوەکەین کە پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن معاملەی کردووە، چی معاملەیەک، چی هەڵسوکەوتێک شایستەیە کە ئینسان لەگەڵ مناڵی خۆیان بیکا، و با فێر بین ئەگەر بەو شێوازە معاملە بکەین کە پێغەمبەر صلی الله علیه وسلم معاملەی کردووە، ئەو کاتە گوناحبار نابین ئەگەر مناڵەکانیشمان خراپ بن. مەرج نییە ئەو کەسانەی کە مناڵەکانیان خراپ بن وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم معاملەیان نەکردبێ. یعنی جاری وا هەیە کەسێک زۆر بە جوانیش معاملەی لەگەڵ مناڵەکانیان کردووە، وەکو پێغەمبەر هەڵسوکەوتی کردووە، بەس مناڵەکانی خراپ دەرەچن. ئەوە
ئەوەتان نوح عليه السلام پێغەمبەری خوایە نوح عليه السلام ئەتوانی بڵێ یەکەم پێغەمبەری خواشە بەڵام سەیرەکەی مناڵەکانی لار دەرەچن یەکێ لە کوڕەکانی خوای گەورە لە قورئانە باسێکا کە کەوت لەگەڵ کافرەکانە حتى آخر لحظات باوکیشی دڵی بۆی ئەسووتا ئەوە بۆ ئەی فەرموو خوایە فلانە کەس کوڕمە خوای تعالاش فەرمووی ئەی نوح ئەوە کوڕی تۆ نییە إنه عمل غير صالح مادام لارە مادام ناساڵحە کوڕی تۆ نییە کوڕی تۆ ئەو کەسانن کە ساڵحن يعني جاری وهەیە پێغەمبەرە بەس مناڵەکەی ناساڵحە جاری وهەیە پیاو ساڵحانە ئەولیاکانە پیاو چاکانە مناڵەکانیان بە پێچوانەی خۆیانەوە دەرچوون يعني مەرج نییە کەسێک ئەگەر مناڵەکانی ناساڵح بێ یان مناڵێکی ناساڵح بێ معنای وای خەتای باوکەکە یا خەتای دایکەکە تۆ وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵسوکەوت کە لەگەڵ ماڵ و مناڵتە ئەگەر ساڵح دەرچوون ئەوە خێری تایە ئین شاء الله تعالی و ئەوە بەرەکەتێکە بۆ تۆ ئەگەریش ساڵح نەبێ مناڵێ لە مناڵەکانت ئەوە هۆکارەکەی تۆ نیت چونکە تۆ ڕێک و پێک معاملەت کردووە خەتاکە لە ئەوانایە بەڵام هەشە معاملەکەی ناڕێکە هەڵسوکەوتەکەی ناڕێکە خۆی ئەبێتە سەبەب ئەوەی مناڵەکانی لار دەرچن ئەو کاتە گوناحبارە بێ ئینسان ئەو ئینسانە حتى ئەگەر مناڵەکانیشی ساڵح دەرچن ئەو هیچ کێرێکی دەست ناکەوێ یعنی زەلامی وامان هەیە زۆر ناڕێکە بەس مناڵێکی زۆر ساڵحیشی هەیە با دڵنیا بێت کە لە ساڵحی ئەوان هیچ خێرێکی دەست ناکەوێ چونکە ئەوەی پێی کرابێ ناڕێکی کردووە بەس مناڵەکەی ساڵح دەرەچێ بەڕەحمەتی خوای پەروەردگار بۆ نمونە ئیبراهیم عليه السلام کوڕی کێ پێغەمبەر ئیبراهیم کوڕی کێ کوڕی ئازەرە ئازەر پیاوێکی بتفرۆش بووە و ئیبراهیمی لە ماڵ دەرکردووە ئیبراهیمیش کوڕی ئەوە وجاء يعني لم شێوازەش طبعا لە ژیانی پێغەمبەرانە هەیە لە ژیانی پیاوچاکانە هەیە لە ژیانی ئەولیاکانە هەیە کەوابوو مەرج نییە چاکی باوک و دایک ئیتر 100% مناڵەکانیان چاک بێ و مەرجش نییە خراپی دایک و باوک وا بکە ئیلا مناڵەکانیان خراپ بێ مەسئلەی مناڵ تو وەکو ئیماندارێک لەسەرتە ڕەوشتی پێغەمبەرانە لەگەڵیانە معاملە بکەی وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئین شاء الله لە وتاری داهاتوە باسیەکەین ئیتر ئەوەی لەسەرتە ئەوەیە بەڵام دوای ئەوە مناڵەکە خراپ دەرەچێت تۆ گوناحبار نابی خوای گەورە بۆ خاتر ناوجوانەکانی خۆی ڕەحممان پێ بکە هیدایەتمان بدە ساڵحمان بکە ماڵ و مناڵمان ساڵحکە خێزانەکانمان ساڵحکە و ڕێک و پێکیان بکە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ڕەحم بە دایک و باوک و برا و خوشک و کەس و کارمان بکەی ڕەحم بە باو باپیرانمان بکەی یا ڕەبی خوایە ڕەحم بە باو باپیرانمان بکەی ئەوانەی کە وەفاتیان کردووە لە مردوەکانمان کە پێویستیان بە دوعای خێری ئێمە هەیە یا ڕەبی خوایە دوعای خێرەکانی ئێمە بگەینیتە فریایانە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ئەوانەی کە داوای دوعای خێریان لێ کردوون نەخۆشیان هەیە یان خۆیان نەخۆشن یان گیراویان هەیە یان قەرزارن یان هەر کێشەیەکیان هەیە لە کێشەکانی ژیانیان خوایە بۆ خاتر ناوە پیرۆزەکانی خۆت کێشەکانیان حەڵکەی نەخۆشیەکانیان شیفا بدەی گیراوەکانیان دەرباز بکەی یا ڕەبی هەموو ناخۆشیەکانی ژیانیان بۆ بکەیتە خۆشی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت تەفریقە و دووبەرەکی لە ناو وڵاتمانە نێڵی یا ڕەبی ئەم هەڵبژاردنە کە لە پێشمانە خوایە بێتە مای خێر بۆ وڵاتەکەمان خوایە دوورمان خاتەوە لە تەفریقە و لە دووبەرەکی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت کوردستانمان لە هەموو خراپەیەک بە دوور بگری یا ڕەبی خێر و خۆشی لە وڵاتمانە بەرقەرار بکەی ئامین ئامین